بسم الله الرحمن الرحیم. سڵاوی خۆی گەورەتان لێبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە دەرفەتێکی تری بەرنامەکەمان و لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. لەم هەڵقەی بەرنامەکەماندا بەرنامەی دین و دنیا لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆستای زانکۆ گفتوگۆ لەسەر بابەتی بەرپرسیارەتی پیا و ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلامدا دەکەین. هەوڵ دەدەین کە لەم بەرنامەیە وەڵامی چەند بابەتێک کە لەو بارەیەوە وروشراون، وەڵامی چەند پرسیارێک کە دەکرێت و دووبارە دەکرێتەوە و لێرە و لەوێ وەڵام دەدرێنەوە بە چاواسی بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە لێرەوە وەڵامێکی دروستیان لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی وەربگرینەوە. بەگەرمی بەخێرهاتنی بەڕێز کاک دکتۆرەکەین بەخێر بێن. زۆر سپاسانەکەم. خوا سەرکەوتوتان کایەخۆ. سپاس دەکەین. کاکی دکتۆرم دوو چەمکە با بڵێن پیا و ئافرەت لە ئاینی پیرۆزی ئیسلام چۆن هاتوون، چ بەرپرسیارەتیەکیان هەیە لە دنیا و لە ژیاندا؟ بەڵێ بە ناوی خۆی بەخشندەوە میهرەبان، خی گەورە تاعات و ڕۆژ و عیبادەتی هەموو مسلمانان لە هەر جێگە و لە هەر شوێنیان قبوڵی کات. زۆر سپاس. خی گەورەمان کە بە فاکتەری خێر هەتا و کاتێک کە لە ژیانە ئینشاءڵڵا. لە ڕاستیدا ئەگەر تێڕامانێ بکەین لە یار لە خزمەت دەقەکانی قورئانی پیرۆز و فەرمودەکانی پێغەمبەری خوا ڕابۆستین، هەڵوێستەیەکی گورت بکەین لە بەردەم ئەم دوو چەمکە کە چەمکی پیا و چەمکی ئافرەتن. حەقیقەتێک بەدیەکەین کە ئەویش بریتە لە دوانەیەکی لێکجانەکراوە، دوانەیەکی پێکەوە گرێدرا و دوانەیە کە پێکەوە ژیان خۆشەکەن، هەریەکان بۆ ئەوی تریان مایە بەختیاریە، ئەمیان بەبێ ئەویان ژیانی کەم و کوڕی هەیە، ئەوی تریشان بەبێ ئەمیتریان ژیانی کەم و کوڕی هەیە. قورئانی پیرۆز بە چەمکی ئەزواج لێکی و تعبیری کردوون کە چەمکی ئەزواج ئەگەر لە قورئانە دیقەتی بین جەمعە کۆیە، مفرەدەکەی زەوجە، زەوج یعنی جووت، نەوە معنا نە پیاوی تەنهاکە نە ئافرەتی تەنهاکە. ئەو تعبیری قورئانی زۆر دقیقە کە ئەفەرمێ ئەمانە ئەزواجن. ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا، نيفرموا من أنفسكم زوجة. أزواج يعني كوابو أوي كوا هاوتاكا، بو بياوك جنيك أبيتا زوجي، بو جنيك بياوك أبيتا زوجي، كاو رچاوي هردو كيانا، بو يكا هردو كيان بيكو دو دانن كدو تا هردو كيان جوتيك ناتوان أقليك جاكد نو بلي أتوانن دجي بلا مجاني هر كان لنقا ببي أوي تديان طعام نابي. بەم پێگەگە بەم ڕوانگەوە سەر لە قورئانی پیرۆزە ئەم دەستەواژە زۆر دووبارە ئابێتەوە. هەتا فەرمێ یا ئەیها الناس ئینا خەلەقناکم من زەوجەین، ئێمە دروست کۆ لە چی؟ لە دوو زەوج، یعنی دوانەیەک کە مەسەن نێر و مێیەکن. ئەمانە بە تعبیر بە زەوجەکە کەوتمان زەوج دوانەیەکن کە پێکەوانێ پێویستن، لە زبانی زانستیە پێڵەن لازم و مەلزوم، واتە دوانەیەکی لێکجانەکراوە، ئەویان بۆ بێ ئەویشیان ببێ بەبێ یەکتر ژیان لە گەردوونان ناڕوە و ژیانیان ئاستەنگی تایە و ناتوانن کەسیان بەبێ ئەوتریان بەختیار نابێ. ئەگەر پیاوێ بڵێ من بە دنیادا بە ماڵ سامان منسەب بەختیارە بم، ڕاست ناکە. ئەگەر ژنێ وتی بەبێ پیا و بەختیارە بم، بەڵام بە پارە و سامان و ئاڵتون بەختیار نابێ. بۆ یەکە پیاوێ چەندە گەورە بێ، چەندە پایە بەرز بێ، چەندە زانا بێ، چەندە کەسێکی پێشکەوتوو بێ، لە دوجاردا پێویستی بە ئافەتی هەیە بەختیاریکە. زۆر باشە. لە پێچەوانەکەشی هەر بەهماشەوە وایە. مامۆستای بەڕێز، مادام ئەم دوانە تەواوکاری یەکترن جەنابەت بە مستەلاحە باسیەکەی ئەزواجن، کەواتە هەر یەکە و تایبەتمەندی خۆی هەیە، جیا لە یەکتری با بڵێن جۆرێک لە تایبەتمەندیان هەیە و تایبەتمەندیانە چی؟ ئەگەر بە فراوانەوە تۆزە بەوەتە سەرنجی بین، بەڵێ خی گەورە لە مەسەلەی خەلقا کە هەموو شتێک دروستەکە لە گەردوونە هەر شتە و بۆ وەزیفەیەکی خۆی بۆ کارێکی خۆی دروست بووە، بەڵام هەمویان لە دوارەنجامە منزومەیەک پێگەیانن، هەمویان تەواوکە. ئەگە گەردوون سەرنج بین بە کۆی گەردوون شتێک نییە لە گەردوونا بڵێن زیادە. ئەو مێشولەیە کە ئێمە پێمان وایە زەرەری بۆمان هەیە لە ژیانی ئێمە زیاد نییە، خۆ کرمێکی لە ناو ئەو گڵەیە هەر زیاد نییە، ڤایرۆسێکی ناو ئاوەکانیشمان زیاد نییە، چونکە هەر یەکە لەمانە وەزیفەیەکی هەیە، لەو لاوە زیانێکی هەیە لە لایەک وەزیفەیەکی تری هەیە.
مارێکیش لە ناو گەڵاو کەندەڵانەکانیشا زیاد نیە لە ژیان هاوسەنگی ژیانیان هاوسەنگی ژیان ڕاگرتووە هەموو ئەمانە پێویستن لەو وەرە خواتە بچووکی کەرەوە بۆ خێزان لەناو خێزان لە کۆمەلگای خانەی یەکەمی کە خێزانە بە هەمان شێوە ئەمەش وایە وامان پێڵێ کە تەواوکەری یەکترن بۆ لە هەرێکە وەزیفەیەکی هەیە بەڵام ئەم دوو وەزیفەیە بۆ یەکتر تەواوکاری یەکترن بۆ یە کاگە سەرنج بین قورئانی پیرۆز یەک نێوانی ژن و مێردایەتی یا بەڵام پیا و ئافرەت یا ژن و پیا و کۆکاتۆ لە مەنزومەیەکە کە پێڵەن مەنزومەی خێزان کە لە مەنزومەی خێزانی مەنزومەی کۆمەڵگە پێک دێ لە کۆمەڵیش کەوتە نیشتیمانێک پێک دێ ئاوا لە بچووکۆ گەورەیەکە بۆ ئەم بازنانە هەریەکە بۆ خۆی وەزیفەیەکی وەزیفەی پیاوەتی کە خەسایەت و تایبەتمەندی خۆی بریتیە لە کۆمەڵی ئەرکی سەرشانی کە ڕابەرایەتیکردن و سەپەرشتیکردن و بەخێوکردن و خەرجیکردن و چوونە ژێر ئەرک و بارەکانە لەو لاوە ئافرەتە بیتێ لە کۆمەڵێ پەرۆدەکردن و پەروەشیاری و سەرۆکاتیکردنی خێزان لە لایانی پەروەدەی و پێگەاندن و چاندنی واتە جوانەکان لە ناخینەوەکانی وڵاتە نیشتیمانە بەرهەمەکانی کە نەتەوەی ئینسانیە ئەوە توانێت واتە جوانەکانە ناویان زەرعکە بۆیە سیفەتی دایکاتی ئەدا بە ئافرەت لە پۆستێکی گەورەیە دوایەوە سیفەتی خوشکایەتی پێدا لە پۆستێکی ترە دوایە سیفەتێکی ترە لە پورە بێتە پور دوایە مەسەڵ سیفەتی تر بێتە پیژنی پیاوێک ئەمانە هەموو پۆستە لەو لاشەوە پۆستەکەدا بە پیا و مێردە باوکە برایە مامە خاڵە باپیرە نەویژ نەن کە بە هەماشی ئەم پۆستانە هەریەکە بۆ خۆیان وەزیفەکە تابێت بۆ کەسە کەتیایە ئیشەکە و کارەکە لەم تایبەتمەندیەوانێ پیا و سەرنجەی لە قورئانی پیرۆزدا چۆن خوا وەسفێکە الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض زۆر جار هەیە ئەمە ئاەتاکەین بەوەی کاڵێن وڵا لەم ئاەتیا خوای گەورە وا دەرەکەوێت بڵێ ئافەتان دایمەژێ دەسەن و پیا و بۆتە کەڵەباب و ئەیتر بە خۆی زۆم چی ئەکابی کات و پیژنیش ئەبێت کۆی لەبێت و لەژێر دەستی پیاوە بێ کە لە کاتێک ئەگەر هات و سەرنجی تەفسیری ئاەتەکە بێن ڕێکاوڕێ پێچەوانەکەیەتی ئەوە چۆن بەسەر کاتێک کە سەرنجی وشەی قەوامە دێن خوانە فەرمی الرجال قائمون على النساء الرجال قوامون وصيغه قوام صيغه فعاله بۆ مبالغەیە زۆر هەڵسان بە خزمەتکردن وشەی قەوامک و سەوامایە کەسێک ئەڵێ سەوامە زۆر ڕۆژ و ئەگرێ کەسێک گەڵێ مەسەلەن فعالە زۆر ئەجوڵێ حەڕاکە زۆر بزافت ئەبزوێنی ئەبزوێ مەسەلەن کەسێکە ئەکالە زۆری کوێری بە پیشە یەکێ لە صفەتی فعال کاتێ بەکارهێنە لە زبانی عەرەبیا بۆ کەسێک کە ئەو شتی کوێری بە پیشەیەکی دائیمی پیشەیەکی بەردەوامی بێ ئەم پیشە بەردەوامیە دەرەنجام خزمەتە ئەگەر ئینسانی زۆر ڕۆژوگرەیە ڕۆژوگرتن بەشێکی بەشی زۆری خزمەتە بە ئینسان ئەگەر ئینسانی ئەکال بێ لەو لاوانەی کۆمەڵی سەرفەکە خەڵکانی بایع و فرۆشیارەکان قازانجی لێکە چوەتە ئەو زۆر شخوا شز وەرەکڕێ بوو بە پیشەی کاول لە هەمان کاتە بەم پیشەی خزمەت بە کەسێکی ترەکە بۆ یەخوا کە فەرمی الرجال قوامون وشەی قەوام یعنی پۆستی خزمەت گوزاریەتی دراوە بە ئافەت بۆ کێ بکە بۆچی قەوامە پیاو بۆچی بە صفەتی قەوام بێ بما فضل الله بعض على بعض سەرنجی ئەمە بن تەفسیرێکە فەضلەکە چییە فەضلێک لە پیاوە هەیە لە ئافەتانیە فەضل لە ئافەت هەیە لە پیاوانیە هەر ئەو تایبەتمەندی کە بەس ئەو تایبەتمەندیە ئەو فەضلێک کە لە پیاوە هەیە ئافەت ناتوانێت چێتە ژێگەی پیاو ئەنجامی بە ئەو فەضلەشی کە لە ئافرەتە هەیە قەت بە پیاوی ناکرێ بەڵام فەضلی ئافەتەکەی هێندە گەورەیە کە دایکایەتی ئەبێ پیاو خزمەتی بکە ئەبێ پیاو قەوامتر بێ لە چی لە ئافرەت خۆ ئافرەت هەر قەوامە ئافرەتە قایم بئەمری البەیت و قایم بە ئافرەت قایمەکەیە بەڵام پیاو قەوامەکەیە پیاو بۆتە پیشەی پیاو پیشەی خزمەتەکە نیژنە زۆر باشە مامۆستا ئەم تایبەتمەندیە لە بەرامبەر چەمکی مافی مرۆڤە مرۆڤ بوو نابا بڵێین مرۆڤایەتیە تا چ ڕادێک تێگیرانی هەیە لەو ڕوانگەوەی کاڵێ ئەو ترێ با بڵێن لەم سەردەما کە چەمکێکمان هەیە ئەو پێوترێ مەسەلەن مافی مرۆڤ بوون یەکسانی لەو تا چ ڕادێک ئەو جیاوازی تایبەتمەندیانەی کە جەنابەت باس کردو ئاماژەتان پێدا و لە قورئانە هاتووە تێکە گیرێ لەگەڵ یەکسانی مرۆڤ بوونە ینی چەمکی مرۆڤ بوون لەم سەردەمەیە کە زۆر لە ئارادایە و باسەکرێ و دەوترێ ژن و پیا و هەردووشیان مرۆڤن و دەبێت یەکسانیش بن بەڵێ لە ڕاستیدا قسەیەک هەیە کە قسەی زانایەکێک کە لەوانە ئەلێکسەندەر کتێبێکی جوانی هەیە بە ناوی الإنسان ذلك المجهول لەوێ توێژبینەوەیەکی زۆر ورد دەکات لەسەر سایکۆلۆژیەتی پیاو سایکۆلۆژیەتی ژن ئەڵێ دوای دراسەیەکی قوڵی خۆیەتی لە دەرەنجامە ئەم قسە یەک دیێڕە زۆر بەقووەتە ئەڵێ تێنەگەشتن لە سایکۆلۆژیەتی پیاو
و تێنەگەشتن لە سایکۆلۆژی ژن کەسێکی زانایە یەکۆن بوارەکانی ئافەتانی کردو بە هەڵەیە کە بڵێ لە ئیسلامە مافی ئافرەت پێشێل کراوە و لە پیاو لەگەڵ پیاوە کەم کوڕی هەیە لەو لاشوانێ پیاوەکان کە تەفسیری دەقەکانیان کردووە لە بەرەوەی لە سایکۆلۆژی ژن تێنەگەشتن دەقەکانیان بە ئاراسەیە تەفسیر کردووە وا دەرخوا ژن دایمە مەزلومە. ئەم قسەیەم زۆر بەلاوە من وردە کاتێک کە تۆ سایکۆلۆژیەتی نە پیاو نە ئافرەت و کورد ناکەینەوانێ ئەگە بڵێن لە مافە ئەبێ یەکسانیان کەین یەکسانی عەدالەتە لە ئیسلام یەکسانی عەدالەت نییە. عەدالەت چەمکێکی ترە یەکسانی شتێکی ترە. ئەگەر لەم حاڵەتانە ناو خێزانە کە قورئان باسێکە ئەگەر یەکسانی بکەینە چەمکێکی وەسەطی بۆ ژن و بۆ پیاو زوڵم لە ژن نەکەین چونکە ژن دایکیش بێ و لە هەمان کاتیشا کاسب کار بێستەمان لێ کردووە. زیاکردنی ئەرکێکی گەورەیە لەسەر ئافرەت کە ناتوان دایکایەتێکی خۆی بکە. ئەو وەزیفەی کە پێی سپێراوە کە وەزیفە گەورەکە لە وەزیفەی پیاو گەورەتە چونکە سێ جار لە فەرموندەکەی پێغەمبەری خوا دایکان پێشی پیاوانن کاتێک کە فەرمی ئومک ثم ثم ئەبوک کەوابوو سێ دانە جار پلەی دایکایەتی و ژیان ژنان لە پێشی پلەی باوکانەوەیە بۆ چوو کە لەبەرەوەی ئەرکی ئەوان هێندە گەورە وەزیفەکەی گەورەیە لە شەریعەی ئیسلامیە لە پێناوی وەزیفەی دایکایەتی وەزیفەی ژناندا کۆمەڵی ئەرکی لە کۆڵ کردوونەتەوە هەتا عیبادەتیان لە کۆڵکاتەوە ڕۆژوو نوێژەکان قەزا ناکەنەوە لەو حاڵەتانێک کە بەسەر چکە حاڵەتەکان پەیوەندی بە مەسەلەی زاوزێکردن و دایکایەتیکردنەوە هەیە بۆیە سەرنجەی لەو حاڵەتانەدا قورئان و شەریعەتی ئیسلامی یەک ئەرکی بەندایەتی دەسەر ئافەتان لابە ئەوتا نوێژ پیاوە بێ مکەلەف بە نوێژ ناکە لەبەر خاتوی توان ئیشەکەی خۆی ئەنجام بە ئەگەر بڵین لەم حاڵەتەیە ئافەتێک لەگەڵ پیاوە یەکسان کەینەوە لە مافەکانە زوڵمان لە ئافەتەکە کرد قازانجی بۆ پیاوەکە هەبوو ینی زوڵم ئەوەیە کە تۆ مافێکی تر بۆ ئافەت زیاد دەکەی لە ئیسلامە هاتووە چی کردووە حقوقی لەسەر ئافەت لا باکە حەقی کەسابەتکردن و ئینفاقە لەسەر پیاوی واجبەکە ئافرەت نابێت بیرکاتەوە لە مجتەمەعی ئیسلامیە لەوەی بڵێ وەڵا با خەمی بخۆم ئام ئێوارەیە چیم هەیە نان بخۆم ئەبێ پارە لە بەدەستی ئاواهی بێ ئەبێ نانی بۆ سازێنرابێ ماڵێکی جوانی بۆ ڕێکخرابێ ئەبێ لە ڕووی ئابووری ئەوانێ بە تەواوەتی ئابووری بۆ دامین کرابێ ئەو ئەرکی ئابووری مشکی لە مێشکیان نەبێ ئەرکی ئەوەی هەبێت چۆن ئەم منداڵە و ئەم نەوەیە و ئەم کۆمەڵگەیە ڕامبێنێ و ئەم ئینسانە پەرودەکا بۆی لە ئایندای سەنگی سەلات یەکە ئافرەتە بێت لە ماڵەوە بێونێت دەرەوە نە ئەو واتە نییە بە واتایە مەسەلەن ئافەتان ئەگەر مەسەلەن لە مجتەمەعی ئیسلامیە پێمان ئەڵەیە تۆی ئافەتێک کە ئافدایکە کە بێتە نەنێک کە بێتە مەسەلەن پور کە بێتە ئەرکێکی وەزیفەیەکی وەکو مۆزەفێک وەکو چۆنە کارمەندی دەستگایەک وەزیفەیەکی گەورەت هەیە وەزیفەکەت چی ئەخوازێ بۆی ئەنجام بێت زیاد لە وەزیفەکە دەتوانی ئیشی تر بکەی بەڵام بە ئەرک لەسەر واجب ناکەین لەسەر پێویست نابێ نابێتە وەکو بڵێ ئەرک لەسەر ئەبێتە مافی خۆتە نانە بۆ دابینکەین ئاوە بۆ دابینکەین ژیانە بۆ دابینکەین ژینگە بۆ دابینکەین ئەوەی پێداویستی ژیان دەدابینکە ئەمە مافتە بەڵام ئەرکی سەرشانن سوگەکەین بۆ یەکە کاتی ئیسلام لەسەر دوو چەمکە ئیشەکە لەسەر حقوق و مەسئولیاتە بە ئەندازەی بەرپرسیارەتی حەق پێدەین بۆ یە کاتێکە کە سەرنجەیت دایکان بە پرسیارەتیان زۆرە لە ناو خێزانە ئەرک لەسەریان کەمەکاتەوە بەڵام حقوقیشیان زۆرە بۆیە لە مەسەلەی ئینفاق لە ئیسلامە 19 بەندی ئینفاقمان هەیە یەکیان لەسەر ئافرەتان واجب نییە هەمووی لەسەر پیاوان واجبە بۆیە خوا فەرمی بما أنفقوا الرجال قوامون على النساء بما فضل الله وبما أنفقوا زۆر باشە مامۆستا ینی ئێمە لە کۆمەڵگەی ئیسلامیەکانە ڕوبەڕووی هەژمونی کەلتوری خۆراوە ئەوروپایی بووینەتەوە باشە کە لەوێ کەلتوریشی ترە مامەڵە لەگەڵ ئافرەتەکە و لە مامەڵە لەگەڵ نیفاقی ئافرەتانەکە و خێزانەکە و ئەرچی ژن و پیاوە لە ماڵا کە بە بژێوی و دابینکردنی پێداویستەکانی ناوماڵ هەستن وەکو یەک ئەمە لە ئیسلامە حکمێکی تری هەیە وەکو ئەوەی کە جەنابەت باست کرد هاوسەنگکردنی ئەم بارودۆخە لەم کۆمەڵگەی کە کۆمەڵگەی ئیسلامیە و ڕوبەڕووی هەژمونێکی خۆراوایی بۆتەوە چۆن دەکرێت چۆن دەتوانین ئەمە بکەین چۆن دەتوانین تێگەیشتنیی بێگرفت دروست بکەین بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم واقع لە ڕاستەیەکی لەو شتانێک کە پێویستمان پێێتی پێش هەموو شتە بێ خۆمان بین بەداتەکان بە زانستە زانیارەکانی خۆمان بچینەوە ئێمە ئەبێت لەوە نکولی نەکەین بەشێ لە تەفسیرمان هەیە و بەشێ لە ڕاوەکردنی ئێمە هەیە بەڕاستی ڕاوەکردنێکی خراپە و ئەسڵەن دژە لەگەڵ مەبەستە قورئانیەکەیە چێ نەمانەیەوەکەن ئەو ڕاوە بەشێکە لە زانایان بەشێک بوون لە زانایان کاتێک کە بینین لە بیئەیەک و ژینگەیەکا بوون
لەوانەیە مەسەن ئەستە ئەقڵیە فراوانەکە زانستیەکان هێندە فراوان نەبوو بێ و یا هەژمونێکی فکری بەسەریان نازاڵ بوو بێ لەبی ئەو ژینگەیەکی تایبەت تا فتوان داوە یا قسەیان کۆ لەسەر کۆمەڵە بابەت ئەم بابەتە کە ڕافکراوە جۆرە لە هینی پێوە دیارە جۆرە بەسەوە بڵێن لە ئیجحاف بە حەقی ئافەتانی پێوە دیارە ئێستا لەبی ئەو حەقەتە بڵێ ئەمە یەکێکە لەوان تو بەشێکی لەوەی دائما هەڵەیەکی گەورەمان هەیە لە وڵاتی ئێمەدا وە ئێستا لە عالەمی ئیسلامیە کە ئەمە بەداخۆ زۆر بەسەرمان ئازاڵ بووە پابەندکردنی ئێستا بیرکردنەوەی منە بە ڕابردووەوە کە ئەبێ ئێستا منوک و ڕابردوو بیرکەمەوە کە ئەمە غەڵەتێکی زۆر گەورەیە ئەم ئیسلام و دینی خوای گەورەکە و دینێکی عالەمیە دینێکی ئینسانیە و دینێکی هەتاییە هەتا ژیان مابێ ئەبێ بۆ ئینسانەکان بشێ کەوابوو ناگونجێت تێگەشتنی ئێستای من ئەبێ بی بەسمەوانە پێ تێگەشتنی سەدەکانی ڕابردووی خۆمەوە ئەتوانم ئیسفادە لەو کەم بەڵام ئەبێ ئێستان پڕاوپڕۆک و پێشون وابێ ئەوە هەڵەی گەورەم کردووە لێرەوە کەوابوو زۆر پرسیارەیە وەڵامیان دەست ناکەوێت باش ئەسڵەکەی چۆنە ئەسڵەکەی وەتانێ قورئانی پیرۆز لعلكم تعقلونی بۆ هێنانتە پێشەوە فاسألوا ئەهل الذکری هێناوە ئەهلی ذکر کێن ئەهلی ذکر ئەو کەسانن کە لە سەدەمێکە ئاژین بە ئاگان لە واقعەکان ڕووداوەکان لەگەڵ پێشهاتەکانە و ئەتوانن ئەوانەی کە لە دنیادا لە وازی واقعەوەشی کە دەقا هەیە ئەم دەقە تەفسیرکەن بۆ ئەو ڕۆژگاری کە لەگەڵی هەژیان ئەو ڕۆژگاری کە لەگەڵا تێکەڵە بن خۆ دەقی قورئانی پیرۆز دەقێکی تایبەتمەندێکی تایبەتی هەیە وەکو ئیسفنج وەکو هەورێک واتانێت هەتا بیگوشی لێبارێ وەکو هەورێکی ئیسفنجێکی تەڕ وایە هەتا دەستی لێ بە بیگوشی ئەو لێبارێ ئەو لێتکێ بەس پێویستەکە ئەو زانایە کێیە کە لێ گوشێ ئەو زانای کێیە کە لێ دەرەهێنێ پێویستیمان بەمە هەیە ناکرێ مەسەن دەقڵێن تەفسیرەکە یەک تەفسیرە دەقی قورئانی پیرۆز کاتێک مەسەن بۆ نمونەیە بۆ جەناب بێنەوە خوای گەورە فەرمێ وإذا حكمتم بين الناس فاحكموا بالعدل سەرنج ئەم نەسە جوانە ئەگەر ئێوە حکم کراکە لە بینی خەڵکیا حکم بەعدل کەن ئەرێ پێم بڵێ حکم بەعدل چییە وی تەفسیرکردن لە قورئانە حکم بەعدل کامەیە نا ئەمەی داوەتە دەستی ڕۆژگاری ئێمە لە ژینگەکەی من و شوێنەکەی منە کامە حکم بەعدلە لە شوێنێک بۆ شوێنێک کامەیە خۆ ناگونجێ یەک سیستەممان هەیە بۆ حکم بەعدل و ناش گونجەیە ئالە دێ بۆ تەطبیقی ئەم ئایەتە ئەگونجێ سەدان ئایەتە بێت تاکو عەدلی پێ تاقیقکەین خوای گەورە فەرمێ وأمرهم شورى بينهم ئەرێ پێم بڵێ تەفسیری شورا لە قورئانە کامەیە بۆیە لاکردی تۆ بڵێ تەنها ئەو جۆرە تەفسیرە هەیە ناگونجێ من تەفسیری شورا هەرەبی بەرمانە بۆ حەو کەسەکە لە حەو کەس نابێ زیاتر بێ ئەلی حەل و عەقد بێ ئەمەیە کە ئەڵێن کە قورئانی پیرۆز دەستەواژەکانی بە شێوازەکەن کە خوا فەرمێ الرجال قوامون على النساء بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا ئەم تەفسیرە قورئانیە زۆر شت هەڵەگرێ بما فضل الله ئێستا لە ڕووی علمیەوە دەرکەوتون فضل الله چین کاکە فەزلەکە بێتە لە خاصیەتی تایبەتمەندی پیاوێک لە پیاوەتیە و ئافەتە لە ژنیەتیە ئەم دوو تایبەتمەندیە هەردووکیان وەزیفەی تایبەتی خۆیان هەیە فەزلە لە پیاوە هەیە لە ژنان نییە فەزلە لە ژنە هەیە لە پیاویشان نییە ناکرێن دوو فەزڵ بگۆڕینەوە بە یەکتر قەت ناگۆڕێنەوە ئەگەر بمانەوێت بیانخەینە ژوێنی یەکتر ئەوە ڕۆنسایی ڕۆشنە لە ژیانە ئەو کاتە لە باتی و ئیجابی بین سلبیمان کردووە لە باتی و ئەرێنی بە نەرێنیە لە باتی و بەرهەمهێر بێت بە پێچەوانەکەیەتی لە باتی و سوودیە بێ زەرەری هەیە بەڵکو پێویستە کاچی بکە ئینسان پیاوەکو پیاو بڕە بەڕێگە ژنیش وەکو ژن بڕە بەڕێگە هەموو جا من قسەیم کردووە وتم کاتێک لە وڵاتی ئێمە زۆر عیبە دوو ڕێکخراو هەبێ ڕێکخراوێکی دیژ نایەکێتی پیاوان ئەوایە بماوەتە شەقایق و ڕیجالن بۆ دەستەواژە سنەتی ئیشمان کردایە کە بڵێن پیاوان و ئافرەتان هەردووکیان شەقایقن پەڕەی یەک گوڵن بەیەکەوە ئەتوانن گوڵە دروستکەن بەڵام هەریەکان بۆ تەناخۆی لە تێکی گوڵەکەیە گوڵێکی کامل نییە ئەوایە بەم عەقڵێتەوەی مێشمان کردایە لە باتی و مەسەلەن بین ئێمە بە ئاراستەیەکە وازانی پیا و سالاریە بەسەر ژنا نابێ بڵێن پیا و خزمەتکارە بۆ ئافەتان بەر لە مجتەمەعی ئیسلامیە ژنان بریتین لە تاکە کە تاکانێکی ناو خێزان کە بەردەوام خزمە بکرێن بۆیە کا پێغەمبەری خوا عەلەیهی سڵام لە کۆتایی تەمەنیان فەرمی چی ئیستەوصوا بالنساء خەیرا ئێوە چی بکەن دایما وەسیەتتان بۆ ئافەتان خەیر بێ خەیر صیف ئیسم تەضیع یعنی جوانتر چاکتر باشترین صیفەتان بەرامبەریان نەبێت کەوابوو نەکوشتن نەبڕین لە لێدا نەدەرکردن نەجوێن پێدان نە ئیهانە نە مەسەلەن خوا نەخواستە بێمافکردن نەک سوکردن ئەمانە لە مجتەمەعی لە سەقافەی ئیسلامیە نییە ئەوە کولتوری ئینسانێکی مجتەمەعێکی ئینسانی ترە بەسەر ئاینە تێکەڵی ئاینەکرێ ئەگینا سەقافە ئیسلامیەکەمان ڕۆژمێری ئیسلامیەکەمان ئەبێ لە معنای خەیر سیسون تەضیع یعنی ئەخێر یعنی باشترین و جوانترین ئالەتی مامەڵەکردن بێ دێ باشە بە پیاوان ئەڵێ ئالێت بە تەفسیریکەین ئەم سەردەما وەرە مافناسان وەرە ژنانێکی ژنان وێکی پیاوان و وەرە هەموو حقوقیەکان جوانترین مامەڵە لەگەڵ ژنا
چییە وە جوانترین مامەڵی ژن لەگەڵ پیاوە چییە بامە ئەمە دەستەی ڕێکەوین ئەمە ئیسلامە سەقافەی ئیسلامیە جنابی مامۆستانی جنابەت بەڕاشکاوانە باسی ئەوت کرد وتت ئیشکالمان لە تەفسیری هەندێک لەو بەڕێزانە هەیە کە بە ناوی دینەوە قسایەکەن لەبارەی مافی ئافرەت و پیاوە بابەتانە بەڵام لەو لاشەوە ئایا دەکرێ بە تەواوی بکرێنەوە بەڕەهایی بکرینەوە لە بەردەم ئەو کەلتورە جۆرە و جۆرانەی کە لە دەرەوە دێنە ناو کۆمەڵگەی ئیسلامی ڕاستیا پێ یەک سەقافەیە پێمە بیزانین ئێمە دایمەن قەت نەتەسین لە هاتنی شتی تازە باش ئیسلام تەسنۆک نییە من قسەیەکی جوانی غەزالی هەیە کە فەرمێ عیلم زانست شەرمن نییە عیلم قەت شەرم ناکە و عیلم لە هیچ فەنگیشا خۆی ناشارێتەوە هەبوو ئەڵێ هەم نەبووەڵێ نیم ئیسلام یەکجان لێک ئاینێکی زانستیە ئاینەکە لەسەر منطق و لۆژیک و زانست دامەزراوە هەر شتێک کە لە دەرەوە دێ لە خەڵکی ترەوە دێ ئێمە لەبەر دەمانە دراسە هەیە ئەبینین ئایا بەرژەوەندی زۆری تایە یا سلبیاتی زۆری هەیە ئەگەر قازانجی هەبوو بۆ کۆمەلگا ئەهلە وەسالن قبوڵمانە دەستی خەندەسی و لەگەڵ لەگەڵیان ئەگەر زیانی هەبوو ئەڵێن بابا من یەک دوو سێ چوار و پێنج ڕەدیەکەین و چووگەر ئەم زیانانی هەیە هەر لەبەر ئەوەی لە دەرەوە هاتوو معناوە نییە دروست نییە باش نییە ئەمە زۆر جار هەیە ئەمە لە وڵاتی خۆمانە سەقافەیەکمان هەیە کە باسی عەلمانە دەکرێت سەر هەمومان گرژە بێ بۆ وایە خەتاکە من وتومە کەسە گەڵێن دیموکراتی هەندێکمانڵی دیموکراتی 24 ئایاری ڕەدیەکەینەوە بۆ ئەمە قڵەتمان هەیە مەقڵەتەمە لەبەر چوو کە بەڕاستی ئەوەی کە تەفسیری عیلمانی بۆ کردین ملحید کردی خوازگە مسلمانە بی کۆمان نەهاتی خوازگە خۆمان کردایە ملحیدێک دێت تەفسیری عیلمانی بۆ کا بۆیە کاتێک کە باسی عیلمان دەکرێت ئەو پیاوان بیرەکەوێتەوە وازان ئەوە کاتێکە بووە کە سەیری سیستەمەکە ناکەم خۆی زان باشە یا باش نییە لە ڕوانگەی شخصەکەەوە سەیری سیستەمەکە ئێمە نەقسی دراسەکەمان هەیە ئێمە دیموکراتی ژێر بە هەمان شێوە کەڵێن دیموکراتی خراپە ئێستا بۆ چووکە عیلمانێک تێک کابراکی ملحید بۆم تەفسیرەکە بەڵام کاکە هەمووی خراپە کاتێک ئەمە غڵەتە لە لۆژیکی زانستیە ئەمە غڵەتە ئەبێ بێ ئێمە دراسە بکەین زانین ئایا ئەمە سیستەمە بەکەڵ گیاننا چەنە ئیجابی هەیە چونکە ئێمە قاعیدەیەکمان هەیە زۆر جوانە لە فقه ئیسلامی و فکری ئیسلامیە کە ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێ بێ خوا بەدەستەواژەیەکی زۆر جوانە فەرمێ الئیسلام عدل كله ئیسلام هەمووی دادوەریە الئیسلام مصالح كله هەمووی بەرژەوەندیە کەوا بە فەرمێ چی قسەیەکی زۆر بەقوەتیە ئەڵەگەر هاتوو یەک مەسئلەیەک خرجت من العدل إلى الجور یەک بابەت جا بابەتی فتواتە خیتابێکی ئیسلامیتە تەفسیری ئاەتێکتە تەفسیری حەدیث ئەگەر هاتوو دەرچوو لە زوڵم لە عەدلەوە بوو بە جەور بوو بەستەم ومن المصلحة إلى المفسدة ئەگەر فتوای زانایەک لە بەرژەوەندیەوە ڕۆشتە نابەرژەوەندی ڕۆشتە خراپە یا مەسئلە یا قەزیەک ئەڵێ فليس من الإسلام وإن أدخل فيها بالتأويل ئەو حتما لە دین نییە بیکەن بە قاعدە هەر شتێ لە ئیسلامە قەت فەسادی نییە ئەو مەسئلەی ئەو بابەتەی ئەو قسەی ئەو فتوایی ئەو مۆزوعانەی کە ئەبێتە فەساد لە مجتەمەعی لە مسلمانە ئیکاد و فەسادیە حتما لە ئیسلام نییە ئەی چی کرا أدخل فيها بە زۆر تێی خراوە بە تەویل ئەوە غەڵەتە ئەبێ ڕەتی کەینەوە بەڕاشکاوانە زۆر بڵگا کە ئەمە ئیسلام نییە ئەمە فتوای ئیجتیماعی شخصی فڵان کەسە بۆ چوونی فڵان زانایە هەڵەیە ڕاشکاو بینتیایە خۆ بە هەڵەدانانی زانایە خوانەخواست تەنقیسکردنی نییە ناچی خوانەخواست بێڕێزیکەین بەڵام ئەڵێن نەی پێکاوە ئەمە طبیعیە بڵێ نەی پێکاوە ئەئیمە ڕەحمەتی خوا لێ بخوایان فەرمیان ئەم قسەیان کردو بەڕاستەوخۆ و ڕووی شەرمیشان نەکردووە ئەمە قسەیەکە ئێمە یەکەین بۆ چوونی ئێمەیە ئەگەر لە مەدرسە دەچوو ئەوە فعاریضو بالحایض قسەکان بە دیوارە و شوێندەقەکانی خۆتان کۆن شوێن ئەو ڕاستە بکەون کە دەرەکەوێت لەم ئایندەیە وە کۆمەڵەش تیشەیە باتێک دەقیش ئایندە تەفسیرەکە عەقڵی ئێمە ئێستا نەیگەشتوێتێ لەوانەیە ئێمە بە کۆمەڵە هەندێکی پێگەشتبین کاکە ئەگەچین و بە سەردەمەکانی پێشتر لە سەدەمی پێشتر ئەگەر لە ساڵەکانی سەدەی مەسەلەن 200 کۆچیە تەفسیری ئاەتی خەڵقی ئەسەماوەتی بۆ کردی لەسەر چییە سەما وەکان عەرش على الماء ئەم تەفسیر چۆن کراوە لەسەر ئاوەکە لەسەر ماسی لەسەر پشتی چیەکە ئەم تەفسیرە کراوە بۆ چونکە ئەمە لەو کاتێ ئەمەدا عەقڵی ئینسان گەشتووە تاوەی تەفسیری ئەمە بکە ئێستا لەم سەردەما کەشف و کاکەوان نییە ئێتر ناگوجێ من تازە پابندم بۆ تەفسیرەوە چوو دەرکەوت لە ڕووی عیلمیەوە مە هەڵەیە ئەبێ بڵێم هەڵەیە وەبێ دراسەم هەبێ لەبەرەوە چونکە نەترسین مەسەلەن لە هاتنی ئەو کولتورەی کە لە دەرەوەی وڵاتان دێ چونکە بەڕاستی ئێمە دەقێکی قورئانیمان هەیە کە زۆر ئاشنامانەکە بۆ ئەم بابەتەکە ئەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا
عم كلي تعارفوا يعني شيء وشيء تعارف بابي تفاعله مشاركه اما اتوانين كلتوري يكتروا قلاني تربياني بويتر بلان بتعارف يعني تعارف يكتر ناسينو خلنا و دراسه كدنو بيداتونا و شنو كوكدنا اما لمجتمعات اسلاميه امام نيه شد شنو كوناكين و الثقافه من داوا بجنجا كان بخلق كان بخزانه كان بتاعك كان كومالجا دكتور يعني ببيت دراسه وبيشوي قصي لسر بكري وزانا يعني وقت جنابتان مثلا قصي خوتان دباري هر كرانويك وهر بابتيك ولو كرانوي بخلنا الرو السر مثلا ليري لكم القى اسلامي كان عنده سكري بجي كردن قصه كردن لسر موضوع او تناند يعني شوين كوتنيش يعني ايش قال لك زور لما بابي نسر بابتي ازاديه كان لكم القى اسلامي كان بتابتي كيس لسردمي كاجين زور كرانوا هي لبابتي ازاديه كان شلون ما ملب كين بتهيبتي افرتان بياوان لمره ازاديه كان كيس لم سردمي بنيان هي اما قاعده هبه او ما ليادناش هم لو تشكي لوجيكي يعني سلمى وكالين لجاني انسان اشتي رهاماني همو جانا مقيده بلشتكني بلين برهاي بمطلقي بلين مطلقه من ازادي مطلق ما هي توشنا ازادي مطلقي اما تنها تيرواني شيء اسلام يعني اسلام القران شامه القران بما فرمي القران حق مطلق لا اخوي قوريه لدنيا دا لسزوية حق نسبي لا خلقه حقك نسبي لا من لا ولا فلان همومان هادشي انسان لسزوية هي هيج ناتواني مطلق بقوي قرابه مطلق لا انسان نيه حتى لديني شابي كدنو ديني شمان نابي مطلقي بيت كينو ابي الا بنسبي بيت كينو كنسبي مثلا بيتشي يعني بلين ام برياره كيدن برياره مطلقينيه كالين اعمد روزنيه اجر وابو ويسكي زناني بيشيني خو مان زوزور عقلان بون بس عليك لسان قصك اجر وابو حرامه اجر وابو مباحه اجر وابو مكروهه اجر ابغى انا بوشين وين كاك مطلقا حرامي مطلقك مانيه بمطلقا بلا ينتبه هاي اعمى صلى الا اوكم الله محدود النبي القران كويس بريبته محدودا شش حوتكن بلى يتم مطلقيتي نها شويه باقيتي هم نسبيه باش هذا سبب جوان دي كانوا زرر وقازان كان ليش ازاديش هروايه ازادي انسان كان هم من ازادي من هي اللويكه بوين هاتون الدنيا وبرسم بينا كراوه كهات من دنيا وبوم بإنسان وهات مثل زوي يتر آزادم تاو كاتي كامبرم بلان مدن مدس خمنية بلان لنواني جيان وهتا مردنم آزاديك مدس دراوتو آزادي نسبي آزادي نسبي يعني چي يعني بريجيك من آزادم أو ريجيش سنولي كتابة تايبتا چونك لقردون دا نمتو من دا هرخوم هموت وانا كانم هميان محدودا شابم محدودة يوس بستنم محدودة هستو هسه كان محدودا اشتيكي مطلقا نية تداوي مطلقية كم يعني همو جارة مقصدي خوي القرآن كأفرمي قل سيروا في الأرض فانظروا إلى آثار رحمة الله كلوانيش أمية كبيت سيبكين إما لا نابي للزيادة سنة قدوني كدرسين دروا سنة قدوني بدرت تو محدودي خدي خوت محدوديتي لنا محدودك كما دام خود خاوي سنودا لنا وسنودارك أبين ما ملقجيش لو دور بايا بقى ده اسمه ربك تياجيت ناقو جدرت مدارو بويا كلا لو خزان عجيم خزان سنور تشوال شي بيك باش تولك عجي بابا برسين او انسان لا تشيك يا كوريكت بياك يا جنك لك عجي لسر زوي عجي اخو لسر هم زوين عجي لشوينك ام زوي عيا كاوجرو محدود بو باش لسر زوي لك عيا لو شوينه دا لناوتشي كتابته لو ناوتشيا لقركي كتابته لو قركها لشن متر كتابتي اهم محدوديته كمان شلون بيتو نرجع لورا او شلمتي كمينتي حتى انا خومم نا والله كم لقلاجي الا بوم ما دام انسان يا دايك يا باوكم هي يا هدو كان بيكو هي ناقون جاي بملا ايشان النبي كوابو محدود بونا كوت من يوان سيكا سوجارك كم ترين بونيكي انسان كهي كم ترين يقال سيكا زادو كساي كوابو محدود بومن اشتيك ما نيه مطلق بيلا جانا تابلا من مطلق انجا امبارسه كدي زادي من لو خزانه دا نو سيكا سيا بقدر ازادم كابي سنوري دايك مو سنوري باوكنا بزينم ما في شو ما في من ناحيه لو شوان متر كتياجين ايه صومت صوب جامت حفتا متر او اشتياجم نشتياجم كابو او اندبهم هي حركه كم كنابي سنوري او داير كم اتلو جاوره ودي كروان درجي لقركته نم قركيا ودهيته لو قراني اخوتنا بعرزي خوت فري داخي اي بودي لا شاري سليمانيه بعرزي خل هر شنو كاي بيستداني شي خلقتي شي تاع
بۆیە کەوابوو ئەمە ئازادیەکان لە ئیسلامە ئاوا سەرنجەدا هەمومان ئازادیەکمان هەیە و ئازادیانە بەستراوەتەوانێ بە پێداویستیەکەن سنووری پێداویستی تایبەت نییە بە ژنیا پیا و نەخردووکیان هەردوو پیاوەکو کوێکستانتیا لە مەسەلە لە مەسەری ئازادی پیا و ئافرەتانە لە ژیانی خێزانیا و کۆچیوا دەرەکەوێت لە کۆمەڵگەی مسلمانانە پیا و ئاساترە تا لە ڕاستیە شتێک ئەمەش لەو ڕوانگەیە و وە کاتی خۆی مەسەلەن هەندێک شت هەیە عرفن کەلتورە ئەم کەلتورە جارێ بەکرێ بە دین کەلتور عرفێکە عادەتێکە عادەت ناو کۆمەلگای هەیە عادەتێکی عەرەبی و کاتەوا بووە کە ئافرەتان دائما هەر لە ماڵا بوون و هێندێکیشان چوونەتە کەسابەت و دەرچوونەتە تاجر سەیدە خەدیجە تاجر بوو بازرگان ئافرەتی شەوە بازان بەڵام زۆرینەی ئافرەت لە ماڵ بوون زۆرینەی ئافرەت خەریکی ئەرکی ماڵداری بوو ئەم عرفە وەردەوتە لە کۆمەڵ زۆر تەنها کۆمەلگەی عەرەبیش نەبوو کۆمەلگەی غەیر عەرەبیش خۆ فیرعەونەکان بە هەمان شێوە بڕۆ سەردەمی مەسەلەن پێشی فیرعەونەکان بە 2000 ساڵ پێشەوە ئینسانەکان ئەبین هەر ئافرەتان زۆرتر ئەم کولتورەتیان نازاڵ بوو ئەم عرفە عادەتیە ئەکرێتە دین کاتێک کە دین قاعدەیەکی هەیە نەهاتووە خۆ هەموو شتێک بەل سەرێوی هەڵوەشێنێ دین نەهاتوو بڵێ ئیسلام بێ بڵێ وەڵام من دێم لەم کۆمەلگای حەجی شتێکی هەڵی وەشێنمەوانێ سرێنە دروستێکەمەوە چۆن لە سەردەمی پێ ئەڵێ ئەو تەمیم هاتیم بۆ تەواوکردن هێندێک شت هەیە جوانن پێ رازین هێڵێ من دەستکاری ناکەین پێتان جوان هێندێک عادەت هەبووە لەو کاتەیە جوان بووە ئەگوجە لە سەردەمێکە عادەتە جوان نەبێ کاتی خۆی مەسەلەن لە نێوانی لەوانەیە خێزانەکانە دایکان و مەسەلەن ژنان و ئانە ئەو عادەتە جوان بوو بێکە ئافرەتان مەسەلەن شەڕواران لە بەجیرانە بەکەوت چونتە نەو ئیشکردن و لە سەرخەرمان و ئەوانە ئیشان کردووە بەڵای ئێستا گونجە لەوانە باش نەبێ ئیسلام ناڵێ ئێستا عورفە بەردەوام وەڵام عورفەمە عادەتە مە قابلی گۆڕانە قابلی دەستکاری کردنە ئەم عورفە تێکەڵی ئاینە بێ زۆر جار هەیە کە ڕەخنە لەو برادرانەی کە لە ئیسلام یەگرن ئالەمەیە بەسە ئیسلامی سەپێن جارێکیان ئەمە لەگەڵ برادرێکە دانیشتبووین هەل لە کەناڵێک کابن کەلانکی ڕاگەاندن لەسەر ئەم بابەتە قسەی کرد هاتووتی ئیسلام پیاوی ئاوا لێکەوە چی کەوتم نمونونەکانە کۆچی سێ نمونەی هێنایەوتم بابە ئەمە عورفە خۆمە دین نییە دین کەوتوت ئەم پیاوە چێ لەم ژنەبا چۆنم کەلتورە عرفە ئایا مەسە وتم دەقەکەی پیامەری خوا فەرمەیە پێ بتوین قەت لە ژنی نەداوە پیامەری خوا فەرمی باشترین پیا و کەسێ باشترین کەسە بۆ ژنەکەی خۆی ئەی باشە ئەم پیاوە چێ لە ژنەکەی ئەدا ئەمە کللتوری ئینسانە ئەمە خۆمە دین نییە ئەمە دین نێ و تۆ چوە ئەم ژنە بکتە بەم تێڵایە کاوە جا ئەمە کللتورە ئەی چی تریش وەڵام مامۆستا مەسەلەن پیاوە ژنەکەی دەرکردووە مەسەفی ناکێشێت خوا لەسەر فەرز بۆ مەسەفی بکێشێ ئەوە قازانەکە قازیم ببێ حاکمەچێ لە حاکمش کار دەکا لەژێر لیسا پارەکەشی بەشەق لە هێسانت نەک تەنها بە خێری خۆی نییە ئەگەر قەزام هەبێ دادگای باش و بەهێزم هەبێ ئەو ئافرەتە ئەچێتە لای دادگاش کاتی خۆی کرد وەڵات بە زەبری هێز بێ مانگانە بەس بۆیە بڕینەوە بە تیابەتی حتا وتم ئافرەتە خزمەت پێغەمبەری خۆ یا ڕەسوڵ الله من مێردەکەم ڕەزیلە مەسەفم ناکە پێغەمبەری خوا فەرمین ئەو پارەی کە لە ماڵ دایانی خوذی وانە مایەکفێکی ئۆلەدێکی هەڵگرە ئەوەندەی بەشی خۆت مناڵەکە دەکات پرسیی پێ مەکە بیبە چووکە مافتە پێغەمبەری خوا دەسەڵاتی دا بە ئافرەت لە گیرفانی پیاوەکەی پارە دەربێنە کاتێک ئەم پیاوە مەسەفی و خەرجی ناکە بەڵام قازی بێ ڕازی بێ لە دادگا پرسیوتی تۆ پرۆ پرسی پێ مەکە بیبە هەر کاتێک قسەی کرد بڵێ پرسمە دادگا پرسمە پێغەمبەر کردووە چۆن جەنابی دکتۆر جەوهەری ئیسلام ئەم گەوهرە جوانەی ئیسلام لەناو ئەم کەلتورە با بڵێن هەندێک جار خراپەیە لەناو ئەم ڕاوە و شیکردنەوەی خراپەیە دەربێنین جیان کەینەوە بۆەوەی ئیسلام نەبێت هۆی کە خەڵک ڕخنەی لێ بگرێ بڵێ ئەمە لە ڕاستی ئەوەش کاریەوێ لە چەندلایەنەکە لایەکیان پێویستیمان بە ڕۆشنبیکردنی تاکەکانی کۆمەڵگەمانە ئێمە خێزانێک کە دروستە بن ئەو خێزانانی کە تازە دروستە بن پێویستەکە ئەم ڕۆشنبیریان پێ بدەین من دەمێکەیە کە لەگەڵ هەندێک لەو ڕێکخراوانەوە هەروە بەتایبەتی ڕۆشنبیری ئیسلامی بەڵێ ڕۆشنبیری ئیسلامی کە زۆرە بۆ ئەوەی کە تازە زەواجەکەن بزانین کامە دینەوە کامە دین پێی بڵێن کاکە کە تۆ بیتە پیا و بیتە خاوسەر و ئەوەی بێ ژنت ئەم ژنە چی وەزیفەیەکی تۆ چی وەزیفەیەکت هەیە تێکەڵی مەکە بەسەر یەکترە وا نەزانی پیا بوو بە پیا و بوو بە مێرد ئیتر بە خۆی مطلقا بەسە ئەم ژنە فەقیرا حکمی هەیە وەڵا حکمت ئەوەندە ناڕوو ئەگەر هاتوو عادل نەبی وەڵا ئەگەر خوا نەخواسە هەتا وتوم من چەند جار وتومە بە پیاوان ئەمە وتوو بە گەنجان ئەو ئافرەتانی کە لە کۆمەڵگەی ئێمە ئاچن لە ماڵەکانمانە چێشتمان بۆ لێنن ناسازەکەن و تمەتوانن نیکەن حتا دین و شریعەتی ئیسلام لەسەر ئافرەت فەرز ناکات چێش بۆ پیاوی لێ بنێ بەڵام لەسەر فەرزەکان ماڵەکەی بەخێوکە خزمەتی مناڵکە ئەمە ئەوانە ئیشی لەسەر ئافرەتێک نییە لەسەر ژنەکە بێ خزمەتی دایکی مێردەکەی بکە
ئیسلام سەی واجب ناکە چ وەزیفەی ئەو نییە کەوابوو هیچ پیاوێ بۆی نییە بەژنەکەی بەڵێ بۆچی تۆ ناچی خزمەتی دایکم بکەی بۆ ناچی خزمەتی باوکم بکەی بۆی نییە پیاوێ بە زۆر بە ئەرکێ بەس ئافەتە بسپێرێت کە خۆی بەتەبعی خۆی نەیکا دەسەی فەرز نەکراوە ئەو لە سەی فەرز کراوە لە ئێستاما دوو خاڵن سێ خاڵە زیاتر لەوە نییە بەڵام ئێمە هاتوین ئەوەی کە وەزیفەی خۆی بە چاکی خۆشیەکە کە تەوعی و بەخشینە کەچی بە دینی بەس بەسەیە فەرزەکەی یعنی ئێمە ڕۆشنبیریەکی ئەبێ ئەو ڕۆشنبیرە بدەین بە ڕۆشنبیرێکی ستونی طبعاً ئەبێ ئەم ڕۆشنبیرە بۆ خەڵک دروستکەین ئەبێت تاک بیخێنە ناو عەقڵی گەنجان و لاوەکانمانەوە جا ئەمە ئیشی مامۆستای ئاینیە ئیشی مامۆستای زانکۆیە ئیشی مامۆستای پەرۆدەیە ئیشی ڕێکخراوەکانە مەسەلەن لە کاتێکا کار گەنجان و ئیشی ئەو ڕێکخراوەی مەسەلەن قوتابیان و خوێندکارەکانە بەمانە خەڵک بڵێن کە ڕۆشنبیرە دینەکەت ئاوایە دێتێک نەچێ ئەوەی کە بەس بە خەڵک بە ئیسلامی فرۆشە ئیسلام نییە ئەوە کولتورە دین ئەمەیەکیان لایەکی تریان بەڕاستی پێویستیمان بەوە هەیە سیستەمی پەروەردەی حکومی کە ئەمە بەڕاستی زۆر گرنگە ئێستا مەسەلەن پێش پەروەردەی قوتابخانەکان بەڕاستی ئێمە لە ڕووی پەروەردەوانێ ناتۆم ناڵم سفر بەڵام نیمچە سفرین کاکە گەنجێ پەروەردە ئاکەین کولێژی تەواوەکە چەندی جا پرسمە ئامانجی چی هیچ ئامانجێ لە ژیانیان نییە بەشە معقولە من گەنجێک من سەرمایە وڵاتی منە 17 ساڵە خوێنێ لە ناوەندی زانکۆ ئەکادیمیە ئەوەندەم فێر نەکرد بێ ئەگەر هیچ وەزیفە و تەعینێکیشی نەبێ خۆی خاڵانی پرۆژێنێ بۆ شاهادیش نبێ لە شوێن کە توانێت خزمەتگارە خراوەکە خزمەتێ بکە لە دەرەوەی زانکۆ لە دەرەوەی مەسەن دایرەکەی حکومەدا ئیلا هەمووی چاوەڕێمان کەوێت ناو دەستگای حکومەت و تەعین بێ لەسەر وەزیفە دایبنێت ئەخر ئەم پەرۆدیە زۆر سەقەتە ئەمە بێن ئەم پەرۆدە پیا بچینەوانێت تاکی ئێمە لە ڕووی کۆمەڵایەتێکی لە ڕووە ئاینێکی لە ڕووە ئەخلاقێکی لە ڕووە سیاسەکەی لە ڕووە ژینگەیەکی لە ڕووە پەرۆدەکەی لە ڕووە فکرەکەشی هەتا لۆژیکیشی مەسەن پێفرەکەین کە بۆ ژیانی ئایندا چۆن بژی کەکە خۆ وڵاتانی ئێستا گەسەرنجی سین بین چین بین یابان بین بۆ هەمووی مۆزەف و تەعینە بێ خریجەکان هەموو تەعینە بن بۆ بەهیمەتی تەعینەوە خوێنێ ناکە هەمووی شەریکات و دەستگاکانی استفادەی لێەکە عقليتك دروس أبي عقلتك كذا خواني إبداعك صدان دزقام ممنون يبي إما خلقي بتوانا من والك دو يسلم ولاتي إما برود نبو بيك ولا أم توانا يخوم بخما قر بما واقع خلق بيسي بين به شاورية كعبة إلا بيت توظيفيكي ولا وظيفة نبي أم شهادة ونسودينية أما بشيء جورية كبيسة كحكم ودزقاي برود إيش يسبك زانكو كانوا كبرودية بشيء استهامي شيء براسي خزانة خدي خزانة كان من مامۆستایەتەکردنی باوکان و دایکان قسەیەکی جوانی منداڵێک من چەند منداڵێکم لە دیوە کە گەورە بوون و دواسە وێن دایک و باوکیانە زۆرتر لە ڕەوزە بوون دواتر مەسەلەن چوونەتە دایەنگە ئەوانە چووکە دایک و باوکیان مۆزەف بوون و کەم توانیوانە لەگەڵیانە بژین یەکێ لەو گەنجانە حەڵەتی خۆی بە باسکردم لە ڕووداوێک لە ژیانی ڕوویدا بوو کۆمەڵێشمان باس کرد لە کۆمەڵی ئاکاری تەعاملی ناو ماڵ و خێزان و ئەوانە ئەوە حەپەسا بوو دوای تەواو بووتی وەڵڵاهی یەکەم جار مەشتی وابیستم وتم بۆ وتی مامۆستا من بەداخۆ کەمترین کات دایک و باوکم دیوە زۆرتر لە بەدەستی دایەنگا و ئەوانە پەرۆدە بوون دواتر لە مەکتەب و ڕەوزە و وەڵڵاهی ئەمە یەکەم جار بە من کە خێومەتە خاوەنی خێزان یەکەم جارە بزانم تەلاق یعنی چی نیکاح یعنی چی ژن مێدادی یعنی چی من ئەمە خراپە بۆ یەکال ئەوەی ئیسلام زۆر جوانە قسەیەکی کاتی خۆی لیلین هەیە ئەگەر لە بیرم ناوی دەقەکەم بە تەقریبەن بە تەواوی کاتی خوێن بۆ لە ساڵەکانی پێشینە دەڵێ ئێمە ئافرەتمان دەرهێنا لە ناو خێزان بدمانە ناو بازار کردمان بە دوکاندار و پیشەوار و ئەوانە بەڵام ئێستا عەکسی کەینەوە بازارمان ئاوادان کردەوە بازارمان ئاوادان کردەوە بەڵام خێزانمان وێران کرد ئێستا بیامێنە ناو خێزان چونکە تەنها وەزیفە بەس بەوان نەکرێ وەزیفەیە کەسی تر ناتوانێت شوێنی بگرێتەوە نە دایەنگە نە خەڵوەتگە نە قوتابخانە هیچ شتێک نییە شوێنی دایک بگرێتەوە بۆیە وەزیفەی دایکایەتی وەزیفەیە کە لە ئیسلامە زۆر جوانی ناساندووە لە پێناوی وەزیفەی دایکایەتیە دنیایە ئەرک لەسەر ئافرەت لابە و دنیایە مافیشی بۆ دابینەکە وەکو چۆن مەدیری دایرەیەک ئەگەر سەرۆکی دایرەکە بێت دەنماڵەکەی لە هەمیان زۆرترە چونکە مەسئولیاتی هەموو دەستگاکە لە دەستی ئەلەستۆ ئێوەیە ئافەتی لە ناو خێزانە ئاوا هەیە لە ئیسلام مافی دایکایەتی هێندە وەزیفەکەی گەورەیە وەکو ڕئیسی دەستگای واتانێن گەورە ئەبێت ئەوانەی دەوروبەری خزمەتی ئەو کەم بۆی توانێت ئەو نەوەیەکی سالار پێشکەشی کۆمەڵگە بکە جنابی مامۆستا دواتر یعنی من ئەمەوێتی
لەسەر ئەو بابەتە جەخت بکەینەوە یان لەسەر واقعک جەخت بکەینەوە یەکە لە کۆمەلگەی ئیسلامیەکانە بە تایبەتی لە کۆمەلگەی ئێمە خەریکە دوو طبقە بەرامبەر بە یەکە وەستاونەتەوە لەسەر داواکردنی ئەرک و مافەکانیان دروست بووە طبقەیەک ئافرەت دەوداوە بانگەشەیەواکە ئێمە ئازادیەکانمان لێ زەوت کراوە و بەرپرسیارەتیەکانمان لێ وەرگیراوەتەوە و گرفتمان بۆ دروست کراوە ئەچەوسێنرینەوە طبقەیەکیش لە بەرامبەرە پیاوە کە وێنا دەکرێت بە پیا و سالار و دەسەڵاتدار و حکومڕان و نازانم کۆتکردنی ئازادیەکانی بەرامبەر و ئەو بابەتانە چۆن ئەکرێ ئەمە تەسویەکەین چۆن ئەکرێت تەفاهمێک بێتاراوە دووبارە لە 3 ساڵ پێش ئێستا 2 ساڵدان پێش ئێستا بوو لە شاری جوانی پانێڵێ بوو لەسەر ئەم بابەتە توموتی دژی ئافرەتان و ژنان بەڵێ بەڕێزێک لەوێ وتی راپۆرتێکی پیشاندا لە شاشێک و دواتر وتی ئەگەر ئێمە ئێستا ئاوا سەیرێکی ئەم گەڕەکەی لای شاری خۆمان بکەین لە هەموو سێ ماڵێکە ژنێک لێ ئەدرێ دەرەکرێ ئاوارە ئەکرێ چی ئەکرێ ئەوانە لە هەموو سێ ماڵێکە لەسەر ئەساسی ئەو راپۆرتێکە لە راپۆرتە جیهانیەکەوە دوایی بەڕێزی لێەوە بوو قسەکەی زۆر جوان سندەوتی ئەو قسەی زۆر نامەنتیقیە ئەوەی کەسا توێ ڕێوەسەکانە خەڵاتەکانی شێڵتەرەکان پڕ بوونایە لە ئافەتی دەشکا و قاشکا و لاشین بووە بەڵێ چگە هەموو سێ ماڵە ئافەتی لێ بدرا دەرکرایە سەگەڕەکان چۆڵ بوو منی دوای قسەکانی گوتم من لە گەڕێکێک ئاژیم ماوەی الحەمدوللا 25 ساڵ لەو گەڕەکان تا ئێستاکان لە گەڕێکی ئێمە یەک ژن لێ نەدراوە کە زیاتر لە نزیکەی 500 بۆ 600 ماڵە ئەمە قسێکی نامەنتیقیە جارێکە هەندێک جار هەیە داتاکانمان یا بڵێن زانیاریەکانمان لەسەر ئەساسی دەرەوەیە نەک وڵاتی خۆمان ئەمەیەکێکە لە هەڵەکان ئێمە بێن قیاسی ئافەتانی دەرەوە لە کۆمەڵگەی ئێمە کودەواریە هەتاکو ئێستاش سپاس بۆ خوای گەورە ئافەت هەر پێگە گەورەکەی خۆی هەرماوە دەلا ئێمە دایی کە پیرە بێت نایبێنە خەڵەتگا چین بەرەڵایکەی وازی دەبێنین ئەوێتە لە کۆنا چەند ساڵ پێش ئێستا قسەشە فەرمووی کاتێک ئافرەت و پیاوێک لە ماڵێکە ینی دوو هاوسەر کێشیان بواە پیاوەکە ئاهاتە دەرەوە ماڵێکی بەجێهێشت بۆ ئافرەتەکە بڕوە ئێستا لە کۆمەڵگەکانی ترە ئەوان کە باسی مافی ئافەتەکەن و باسی ئازادەکانەکەن ئەگەر ژنان پیر بوون خەڵۆتگا شوێنیانە بڕۆ ئەو کتێبوو مەسەن گۆڤارەکان بخوێنەرەوانە سەدان ئافەت هەیە کە ئەڵێ کاتێک گەنج بووم سەدان گەنج بە شوێن ماگەڕان کە پیر بووم ئێسەکانە خواخۆم یەک خانەم هەبێ خاوەنی نە کوڕێکم نە ماڵێکم نە خانەیەکم بەڵام لە کۆمەڵگەی ئیسلامی کودەواری خۆتاری خۆمانە ئافەتان هەتا پیر بنەگە بمبەنە نەگیان لە ماڵە پێڵێن نەنەگیان دایەگیان چوا کەس پێنگ بە دەوری خودای خزمەتێکە کە پەکی بکەوێ یەکێ بەسەری وەستاوە بەردەوام خزمەتێکە و باوەشێنیەکە ئەوە کولتوری ئیسلامیە کاتێک کە ڕێزەکە لە گەنجێتیەوە هەتا لە پیریش بێ ڕێزەکە زیاترەکە نەکەمترکە نەیڵێن کاتێک گەنج بووە کوڕ حەزی لێی بووە خزمەتی کردووە کە پیر بێتی بیخاتە ئەولاوە کە پیر بوو بێتە دایە و نەنە و باوە گەورە باپیرە وگادە نەنەگیان لە ماڵەکە وەکو بەرەکەت واسی دەکرێت ئەمێکێکە لەو شتە جوانانەی کە لە ئێستامە ئەسڵان کە هەمانە تا ئێستا بێ شانازی پێوە بکەین دووهەمیان مەسەلەی ئازادیەکان مەسەلەی مافەکان مافی ئافرەتان لە کۆمەڵگەی ئیسلامی و لە ناو ئیسلامە ئەگەر بین بە ئینسافەوە دراسی بکەین و بە ئینسافەوە بەبێ تەحەیوز بەبێ ڕق چونکە ئێمە بەڕاستی شتێکی زۆر زەرەری لێ داوین ینی ئەوانەی کە نەیاری وەکو لە ئیسلامە خوێنن کولتوری ڕقیان زۆر بەسەر ئازاڵە وەکو چۆن ئێمەش کاتێکە لە علمانی یا لە هاتوو کولتوری ڕق بەسەر ئازاڵە کە ئەمە غەڵەتە منطقی نییە ئەبێ ڕق واز لێبێنین ئەبێ ببین بە کەسی علمی و زانستی ببین بە ئینسانێکی لۆژیکی مطلقا بەر لە ڕووی زانستۆ بیکەنەوە ئێواز لە ئیسلام زۆر جار هەیە لە هەڵ لە ناو خۆشمانە هەیە ئەگەر من دوو سێ قسە بکەم قسەکانم بە عەقڵی فئەیەک جەماعەتێ نەخوایە سەنایەکم لێنێ ئەوە خەواریجە ئەوە مخەبیطە ئەوە نازانم چییە یەکسەر خێرا ناو حازرەکە کاتێک ئەوێ ئەمە منطقە غەڵەتە ئەبێ ڕاستی کەین و بڵێن کاکە پێویستمان بەوە هەیە بڵێن دراسە بکەین بخوێنینەوە تێڕامێنین ئەگەر بین بە ئینسافەوە مافەکان و حقوقەکان لە ئیسلامە دراسە بکەین وەڵاهی یەک ئاین نییە لە دنیا تەحەداکەم من لێرەواڵم لە هەچی ئەدیانەکان هەیە لە هەچی فەلسەفەکانی دنیا هەیە لە هەچی ئایدیاکانی ئەم سەردەما هەیە لە ئیسلام جوانترم پێ بڵێن کە ڕێزی لە ئافەت و مافی بە ئافرەت دانابێ من یەک قسەم کرد لە کۆنفرانسی لە تایتانیکا بوو وتم تەنها یەک فەرموودە هەیە لەوە جوانترم پێ بڵێن ئەوایەکێتی ژنان و ئێوە سا لەسەر هەموو شادەکانتان نووسایە خەیرکم خەیرکم لیالی باشترین پیا و کامێتم باشترین پیا ئەوە نییە کە بازرگانێکی باش بێ ئەوە نییە کە مۆزەفێکی باش بێ ئەوە نیە کە لەسەر شەقامەکە من سابەتکا و قسەی خۆشکە ئەوەیە خێزانی پێ بڵێ پیاوی باشە
ئەوەیە کوڕەکەی پێ بڵێ دایکێکی باشە کوڕەکەی بڵێ باوکێکی باشە وتمەرە ئامە جێبەجێگەین با بێنە چاکترین پیاو بڵین کێیە ئەوەیە کە خێرکم لی ئەهلیهی خێزانەکانیان بڵێن پیاوی چاکن دەورەنگە ڕاستەکەی بەس ئەم فەرموودە جێبەجێکەن زانە چەنە جوانی دێن بە کۆمەڵگا وەزانین ئایا مافی ئافرەت هەموو بەرجەستە نابێت تەنها لە ژێرم فەرموودەیەدا تەنهایەکدان یەک دەوتمێک دقا هیچی تێ ئێستا تایتڵی هەمووتان وایە لەسەر شاشەکاتە وڵی لەوە جوانتر لە دوێن دەستان ناکەوێت دەبۆ مەبێن لەوە جوانتر کامەیە کام قسەی فەیلسوفێ بە قەدە قسەکەی پێغەمبەری خوا جێی خۆی بێ و هەروەها جێبەجێش کراوێ جێبەجێش کرا بە دینیشی بزانین یعنی کاتێک لە ئیسلامە لە موسڵمانەکانە ئەگەر ڕێز لە ئافەتەکەی خێزانی خۆی بگرێ دینداریەکە نەک مەسەلەکانە زۆر بێ لە ڕێز لە محەبەت و خۆشەویستیەوە چونکە قورئان فەرمێ وجعل بينكم مودة ورحمة جەمەستە ئاەتە شتێکم نەوت مەسەلەن ئاەتەکە کە فەرمێ ومن آياته خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها أم سكونة أزواج هي ما هتوا تفسير ما كدوا سكونتي والله بس بياوان سكونتك كان بعفرت كذا أصلا ما غلط القرآن هذاك شو خوافين ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواج لأن نفسي خوتان أزواج تان هي نفسي خوتان لهمان مادة وهمان بيجات وهمان روح وهمان جان وهمان هست شي تان هي أزواج تان هي لتسكنوا إليها وهي وسكونتكم ولا شيء ولا أو نفسه کەوابوون نفسی ئافرەت سکونە دەکا بەلای پیاو بەلای ئافرەتەکە کەوا سکونە دەکە بۆ هەردووکیان ئامە هەم پیا سکونە بەلای ئافرەت ئەم پیاوی ئافرەتی بەلای پیاوەکەی نەتەنها بەس پیاوان لێرەدا تەفسیری ئەم ئاەتە زۆر جار لەسەر زبانی مامۆسانە بینین تەنها وەڵا بۆ ئەوی پیاوەکان ئێمە سکونە لەگە ئەی باش ئێژ نەکان قورئان فەرمێن بۆ نەفسەکەی ئەبات و نەفسەکە ئەزواجی هێناوە خۆ مەس لەوجێ تەخسیص نەکەوت تەنها بە پیاوە ژنی لێ دەرکرد بێ ئەمێکێک لەوە وجعل بينكم مودة ورحمة سەرنجی ئەم دووشتە بن مەوەدە و ڕەحمە لە نێوانی ژن و پیاوانە ئەگە بن بە خێزان هەیە باشە وەرە بەستە ئەم چەمکەش با جێبەجێکەین مەوەدە و ڕەحمە یعنی چی لە مەوەدە و ڕەحمەیە هیچ کاتێ لە ڕەحمەیە باسی لێدان و دەرکردن و ژوێندان و هەڕەشە لێکردن و ئیهانەکردن بە ژن نییە چونکە ئەوەی کە ئیهانەیان پێکە پیاوی لە ئیمە پێغەمبەری خوا فەرموویەتی پیاوی ئینسانی چاگریە ئەوەی ڕێزانگرێت پیاوی کەریمە پیاوە بە ڕێزەکان ڕێزی ئافرەتان نەگرن پێغەمبەری خوا فەرمووی قورئانیش فەرمێ وجعل بينكم مودة نێوانی ئافرەتان مامەڵەکردنیان مەوەدەی ڕق نییە کولتوری ئینسانە بە حەق مامەڵاکە ژنە چەوسێنێتەوە ئەوە ئینسان و مرۆیەکەمە ئەگینا کولتورە ئاینێکە مەڵێ مەوەدە دەبێت لەگەڵ هەبێ مەوەدە جێە لە مەحەبە کاکە مەحەبە گونجێ لە بەدە دەرەنجامی مەسەلەن شتێکی مادی تایبەتی مەنسەبی یا مەسەلەن دنیای بێ بەڵام مەوەدە بریتیە لە کۆنتاکتێکی ڕۆحی هەستی لە نێوانی ژن و پیاوێکە ئەو کاتێک کە ئافرەت دەگەچێ بۆ سەیکردنی کوڕە یا کۆرەچێ بۆ سەیکردنی ئافرەتێ یەکەم بینینیان کە سەیر یەکتر دەکەن ئالۆ کاتێک کە چنە دڵ یەکترەوە پێڵەن مەوەدە چونکە وید بریتیە لە کۆنتاکتێکی ڕۆحی هەستی کە دوو سەیر لە نێوانی دوو کەسەیە ئەم مەوەدە تاکو هەتا پیر بێ گەشاکە قەت ڕۆژان نابێت لاواز ببێ بۆ یە کاس ئەوانەی کە ئێستا عشقیان هەیە گەنجانەچن لە ڕێگەی زەنگۆکان و عشق و کەپڵ و مەپڵیان هەیە ئەوانە زەواجەکەن زوو دەوام ناکات چونکە مەوەدە نییەوە ئەوە مەحەبەیە لە ڕووکەشیایە لەبەر باڵاکێتی لەبەر بەژنەکەی لەبەر چی چاوەکەی لەبەر برۆکەی لەبەر ماسەوەکەی لە پارەکەیەتی لەگەڵ ئەوە تەواو بوو کۆتایی پێدێ بەڵام ئەوەی کە ئیسلامی ئەڵێ هەتا پیر بین هەر مەوەدەکە بەردەوامە زۆر بەڕێز دکتۆر محەممەد عەبدوڵڵا پێنجوێنی مامۆستای زانکۆ زانای ئاینی زۆر بەخێر بێن سپاسان خۆش بێ بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان هاتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی دین و دنیا تاڵقەی داهاتوو بە پشتیوانی خۆی گەورە پێتانەگەینەوە شاد و بەختەوەر بن خواتان لەگەڵ زۆر سپاس.